بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت و بەردەوامی لەگەڵتان کاک ئازاد بەر لە ناو بڕاکە بۆی پرسیارەکەی دکتۆریشت بیر بخەمەوە ئەڵێت ئەگەر ئۆپۆزیسیۆن ڕێگرە بابێتە ناو حکوومەتەوە بەڵام ئۆپۆزیسیۆن ڕێگرە ئەڵێ ئەگەر ڕێگرە با وەڵامێکمان دەست من بە برای خۆم کاکە دکتۆر بڵێم دکتۆر محەممەد دکتۆر مسەنا خاوەنی حیزبن ئەم حیزبانی ئەوان مەسە ئەندامەکانیان ئەحمە و مەحموود چۆن حیزبەکەی مش ئەندامەکەی ناوی ئازاد نۆزاتە ئەمانە لە سۆماڵ و لە سویدۆ ناتون ئەمانە بوون هاتنە سەر جادە سایری شعب نەبوو هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان نەبوو نمونە بۆ بێن ئەگەر هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو ئێمە بۆ نەڕوخاین بۆ نەکەوتین بۆ بایکۆت نەکراین بۆ لەوەش دەکەین کە بە توندوتیژی ئێستا توندوتیژی پێڵم کاکە میسە توندوتیژی پێڵم یعنی دەستگای ئیداری لۆجیستی عسکەری حکومڕانی مێژووی میسر و تونس کە یەکەمیان ئەکاتە 32 ساڵ و دووەمیان ئەکات لە 24 ساڵ لە یەکێتی و پارتی گرانتر و ئیستیبدادیترن تو زەمیرتان تو ویژدانتان بۆ ئەوانێکیان بە 18 ڕۆژ و یان بە 15 ڕۆژە ڕوخێ من بە 42 ڕۆژ ناڕوخێم ینی بە 62 ڕۆژ ناڕوخێم مەوزوع ئەوەیە کە ئێمە شەقام هەمووی وەکوی ئازاد نییە هەمووی کاک دکتۆر محەممەد نییە و هەروە هەمووشی دکتۆر مسەلمان نییە شەقام تەوزیعە شەقام زەردی تایە سەوزی تایە مۆری تایە شینی تایە سپی تایە لە شەقامە خەڵکی ڕەشیش هەیە بابزاری خۆ شەقام پێ دوای بێ پاک و نەزی و بێگەدە نەخێن شەقام هەموو لایەنەکانی تایە جوانی کۆمەلگای کوردی جوانی گەمەی سیاسی لە کوردستانە کە ئەوەیە من هەم بە سەوزەوە ئەم هەیە بە نیلیەوە بەڕێزیەیە بە سپی و ئەویش هەیە بەشینەوە تۆ پێ دوای بێ هەمووی شین پۆشە و من پێم وابێ هەمووی سەوز بۆشە نەخێرەوە گوزەشت من پێم وایە لە ئایندەی انتخاباتی کوردستانی عێراقا مۆزایەکی سیاسی ئەوان پێڵێ ئەکرێ ئەم جارە دوێژی نەتوانن حکومەت تەشکیل بکەن کە منە پێم خۆشە لانی کەم سێز حکومەت تەشکیل بکەن جایتر گۆڕان کۆمەڵی یەک پارتیە پارتی یەکێتی کۆمەڵە کۆمەڵ یەکگرتو گۆڕانە ئیشکالم نییە موویێ سێ حیزب بێت بۆی ئەکسەری لانی کەم بێتە ناو ئەوە پێڵن کە گەمەی سیاسی کوردی چکە کورد باسمان کرد دکتۆر مسەنای برا گەورم باشی باس کرد جگە لە مەسایلی کوڵاندن لە ناوخۆ لە دەرەوە ئێمە خاوەنی مەهامی بستۆی ڕزگاری شمانین کە تەواومان نەکردووە حیزبی کوردی عفون کە ئیشکالی حیزبی کوردی حیزبی ئەوروپیا چییە حیزبی ئەوروپی ناو پەرلەمانەوە دێت حیزبی کوردی چی ناو پەرلەمانەوە نایێت بە شەرقیشەوە حیزبی کوردی لە ناو بستۆی ڕزگاریا دێت حیزبی ئەوروپی لە ناو ململانەی پەرلەمان بۆ شەفافیت بۆ دیموکراسیت بۆ ئازادی بۆ بەرنامەی جوانتر حیزبی کوردی تایسش کێشەی لەسەر ئەرازی متەنازعە هەیە کێشەی لەسەر فیدرال هەیە کێشەی لەسەر ناسنامەی نیشتیمانی هەیە لەسەر ناسنامەی هەویە هەیە کاکە ئێمە تاکو ئێستا چێ ئێستا ئەم جارە ینی مشکلەی هەیە لە عێراقا ئایا ئەم جارە ڕئیسی جمهور دەدەنەوە بە کوردیان نایەن کەێنەوە بە کورد مەسەن بەر ئێمە ئەکەوە یەکێتی بەر ئێمەکەوە پارتی بەر ئێمەکەوە گۆڕانەوە کۆمەڵێکی بەبەستەوەی ئێمە واقعی سیاسی کوردی بە هەموو ئەوەی کە ئەم چەمکانە چەمکێکن لە هەمووی بە یەکشەوە جێبەجێ بێ بەڵام ستایلی جیاوازەیە بیرمان نەچێ حکوومەتی بنکە فراوان هەمومانتیان مەسئولیت دەکەین لەسەر شانمان هەمومانتیان بەرنامە جێبەجێکەین هەمومانتیان دەنگ و ڕەنگمانە بێ بەڵێ دکتۆر پرسیارێکت لێ یەکەم و دوایە وەگەر تعلیقێک شتە بوو کۆمنتێک بوو پێمان بڵێ پەرلەمانتارێکی پارتی لە پەرلەمانی کوردستان دەڵێت لەکوێی دنیادا هەبووە دەسەڵات بەرنامەی ئۆپۆزیسیۆن جێبەجێ بکات دەسەڵات ئەڵێ دەسەڵات زۆرینەیە و زۆرینەی دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بەدەست هێناوە ئۆپۆزیسیۆنیش کەمی نییە لە چاو ئەو زۆرینەی ئەوانە هەر بۆیە نەهاتوونەتە دەسەڵات گەر پێم بڵێ لە هیچ جێگەیەکی دنیادا هەیە ئۆپۆزیسیۆن پاکێج و پرۆژە و تێبینی و ئەم شتانە بات بەدەسەڵات بۆ ئەوەی لە بەرچاوی بگرن و جێبەجێ بکەن لە ڕاستیە ئەو قسەیەتە حدێک وایە ئەگەر ئۆپۆزیسیۆن هەبێت دەبێت دەسەڵات هەبێت دەسەڵات هەبوو دەبێت بەرنامەی هەبێ بەس قسەکەوەی ئایا دەسەڵات بەرنامە جێبەجێەکە یاخود کات بەڕێیەکە تێبینیەکی لە قسەکانی مامۆستا ئازاد هێشتا عەقڵیەتی یعنی شاخ و قەیرانی شاخ و قەیرانی شوناس و ئەم شتانە هەمووی زاڵە لەسەر هینی ئێمە بۆیە منەڵێم ئێمە توانین باس لەوە بکەین کوردستان دەسەڵاتێکی هەیە ناتوانین باس لەوە بکەین کوردستان حکوومەتێکی هەیە چونکە تۆ سیستەمە نییە قەوارەی نییە شتێ نییە لەبەرەوە ئەمە هەمووی کات بەڕێکردنە دوای بەڕاستی دەسەڵات سوودی لەوە گرتووە لەوە وەرگرتووە معارەزەیەکی زۆر مؤدەبی هەیە لە هەموو کێشە نەتەوایەتەکانە لەگەڵ دەسەڵاتە هیچ قەیران و قەزەیەکی بۆ دروست ناکە ڕازیە بە مۆزعە تەنهاوەنێ لە میدیا ئازادەکانە بەعزی ڕەخلامەڵێت خۆ پیشاندانەکانی سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن بوون ئەوانیان سەرجادە و لەبەرەوەی نەیانتوانی زۆرینەی خەڵکی کوردستان سەرجادە بۆ یەکێتی بەڵێ خۆزگای و شانازیە بە تەواوی معنای ئۆپۆزیسیۆن بوونە من یەکێکم لەو ڕۆژان لە یەکە ڕۆژی حەڤی شوبات و بەشداریم کردو لە خۆپیشاندانەکان بەڕاستی بە بڕیاری حیزب نەچوومەتە سەر شەقام بەڵام خۆزگایە بە بڕیاری حیزب چوومە من وتومە ئێساش بە سەراحەت رێڵێم ئۆپۆزیسیۆن هەفتەی شوباتی نەهێشت نەک ئۆپۆزیسیۆن هەفتەی شوباتی دروست کرد ڕاستە ئەوانەی چالاک لەوێت تۆ خەڵکی ناڕازیە وڵاتە کێن یا گۆڕانن یا کۆمەڵن یا یەگرتوون یا کۆمەڵی خەڵکی تری بێلایەنن یا حیزبەکانی ترن یعنی بەڵام تۆ زۆرینەی ئەوانە کە تۆ لە شەقامە خەڵکە دیەمسی حیزبە بینی بە دەرەجە یەکەم اینجا خەڵکی تر ئەبینی
بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەو خۆپشاندانانەی نەهێشت بڕیاری سێ حیزبەکە بوو کە ئەندامەکانیان نەچنەوە سەر شەقام کەەوە بڕاستی بڕیارێک بوو چەندێک ڕاست بوو هەڵە بوویسە کاتێوە نێ تێپەڕیەوە بەڵام ئەبێ ئێمە باس لەوە بکەین کاتێک کە تۆ ئەڵەی وەرە بەشدار بە لە دەسەڵات بەشدار بم لە چی یعنی لە حکوومەت بنمونە تۆ حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە هەیە منم پرسیارە کە من کارێکی ڕادیکاڵی نیم بەس ئەکادمی و علمی مۆزوعیم ئایا ڕسەرۆکیێرم فعلەن سەرۆکی هەموو هەرێمی کوردستانە دێنە سەرەوە دکتۆر با پرسیارت لێ بکەم عارف کە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە دوایین چاوپێکەوتنیدا لەگەڵ کەناڵی NRT ئەڵێت ئۆپۆزیسیۆن لە سەرەتاوە لەگەڵمان نەبوون لە بەغا لە پرسە نیشتیمانیەکان بەڵام ئێستا قەناعەتیان بە شێوازی مامەڵەکردنی ئێمە هێناوە لەگەڵ پرسە نەتەوەیەکانە بۆی ئێستا لەگەڵ قەناعەتیان نەکردووە ئۆپۆزیسیۆن هەر لە سەرەتاوە لەگەڵ هەموو کێ پرسە نیشتیمانیەکانە لەگەڵ حکوومەت بۆ بەڕاستی و دەسەڵاتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە ئیستیغلال کردووە بەوەی کە بێمنێت بووە لەوەی کە تۆ لەبەر خاتری قەزیە نیشتیمانەکان لەبەر ئەو وەفاداری ئەخلاقی و التیزامە سیاسی و معنەوی کە هەتە لەگەڵ میلەتەکەی خۆت تۆ ناتوانانی لە قەزیەکە میلەتەکەی خۆت لەگەڵ دەسەڵاتێکی مرکزیە لەگەڵ شتێکی تر دوژمنێک یا نایارێک یا ناوخۆیە دەرەوەیکێک ڕوبەڕوو بێتەوە تۆ بێلایەن بی یعنی بچیتە تەرەفی ئەوانەوە ئەوان سوودیان وەرگرتووە لەوەی ئۆپۆزیسیۆن هەمیشە التیزامی ئەخلاقی و سیاسی خۆی بەرامبەر بە میلەتەکەی جێبەجێ کردو لەبەرەوە بێمنەتانە بەڕاستی ئەم قەزیانیان وەرگرتووە هیچ وەختێک لە مقابلی ئەمانەوە هیچیان پیشان نەداوە یعنی سەرباری ئەو هەموو کارەساتی کە برادرانی پارتی بەسەر یەکگرتویان هێنا یعنی بەسیترین داواکاریەکانی یەکگرتو کە بریتی لەوەی خەڵک هێت 10 ساڵە نانتان بڕیوە نانی خۆی و مناڵەکانتان بڕیوە وەرن بیجێڕنەوە ڕئیسی حکوومەت بیجێڕەوە ڕێک بە تەلەفۆنێک گوتیانە مناکەین هەر لەبەر خاتریەوەی تۆ ئامادەنیت بڕۆی بەسیتەوە چۆن دڵخۆشن بەوەی کە چاکسازی ئەنجام بدرێت و چۆن لەگەڵ لایەنەکان ئێمە نەخۆمانە خەڵەتێنین نە خەڵکی کوردستان ئەڵێن چاکسازی ئەرکێکی زۆر واژبێکە بڵێ بەڵام بەڕاستی ڕێگایەکی زۆر دوورە من شخصی خۆم بەڵێم ئەم هەوڵانەی کە دەسەڵات ئەیە لە پشتیەوە هیچ ئاماژەیەکی نیازپاکی تەواو بۆ جێبەجێکردنی ئیسلاح نییە تۆ هەتا ئێستا و بڕیارەکانی پەرلەمانە جێبەجێ ناکەی بۆ کوژەکانی من بانگەکەی بۆ سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن هەڵە دەکەن کە لەگەڵ سەرۆکی هەرێمە کۆ دەبنەوە هەڵە دەکەن کە لەگەڵ لایەنەکان نوێنەری لایەنەکانی دەسەڵات کۆ دەبنەوە لەگەڵ یەکنەتەوەین قەزەیەکی حەقیقی جدیمان هەیە کە ویژۆ میلەتەکەمان قوارەی نییە چارمان ناچارە ئەمانە برامانن خەڵکیم نیشتیمانن بمانەوێ نەمانەوێ ناتوانین لە سویدەوە یا لە هەر شوێنێکی ترۆ خەڵکی استراتکەین هەر ئەمانە هەین بەیەکەوە بێ ڕێکەوێن یعنی دەرەنجامی ئێمە و ئەم دەسەڵاتە هەر ئەوەیە نظامێکی سیاسی محتەرم دروستکەین کە شانازی بێ بۆ کورد نەک شەرمەزاری بێ بۆ کورد باشە ئێستا باس لەوە کرێمە کەس لەم جملەی کاکە خۆی لایە من پێم وایە خاینە ئەمەنە جوانە ڕێگرافدەوەن بیکەین بە عمل و پراکتیک بەشدار بن لەگەڵمانە هەڵەکانمان ئیشکالەکانمان ئەی بۆ ئازانی بۆچی من سپێنە لە انتخاباتە ئەزانی چیاز بەرم بۆ خۆم جارێک بم خەڵەتێنی خوا بمگرێ دوو جار بم خەڵەتێنی خوا خۆت بگرێ ئەیستا جار بم خەڵەتێنی چی تاکە ئێمە خۆمان چەند جارێک خەڵەتێنراون و ئێستا میلەتەکە باسەکەم نەگەڵ چەندیج باشە ئەوە پیاو ئێستا من زۆر بڕیارشن لەگەڵ خۆم نێناوە لەبەرەوەی بەڕاستی یعنی من زۆر بە ضروری نازانم چونکە هەموو خەڵکی کوردستان نەزانێ چەند دەیان بڕیار و چەند دەیان پەیمانی سیاسی نیازپاکی دەسەڵات لەکوێدایە بۆ ئەنجامدانی چاکسازی لە کاتێکدا دکتۆر محەممەد لە قسەکانیدا ئاماژەی بە ژمارەیەک بڕیار کرد کە لە دوای هەفتەی شوباتەوە دەچۆتە ئێستا جێبەجێ نەکراوە دکتۆر باسی ئەوەی کرد کە نیازپاکیەک نییە نیەتێک نییە کە چاکسازی ئەمە چکە دنیا بەرەو ئاشتەوایی تا ڕادەیەک بێ هیواش بوو لەوەی چاکسازی بۆ ئاشتەوایی و ینی ئەو دانیشتانی لوتکە و دانیشتەکانی خوارەوە هەیە من ئەو شەوە دەچێنەوەتم ئێمە دەوری کۆترەکە ببینی نەخواانە خواستە دەورشی چکە من پێم وایە هەڵەیەکی مەنەجی لە قسەی برای گەورم کاک دکتۆر هەیە سیستم لە کوردستانە هەیە لە جەنگەڵا سیستم هەیە با سیستەمەوەیە گەورە بچووکە خوا زۆردار باش بەسەر سیستم هەیە لە کوردستانە بڵێ سیستم نییە ئەمە هەڵەی مەنهجیە نابێت دکتۆر تێکەوێت بەس ئەم سیستەمە جێ خەلەلە جێ ئیشکالە جێ نەقدە جێ مراجعەیە جێ گۆڕانکاریە ئەمە یەک دوو من پێم وایە حەڤەی شوبات کە ئەوان لە ساحەکە کشانەوە بەڕاستی تووشی خەیبەت ئەمەل بوون کەسێتانەکەەوە میسەر ڕوخێ و ئەوە تون سەر ڕوخێ و ئەو بە 10 ملیۆن نەسەمەوە ئەو بە 6 ملیۆن نەسەمەوە ئەو بە تۆپ و تانک وانەوە بوو دەڕەش بوو بە 20 و بوو بە 30 و بە 62 بەڕاستی حورمەتمە ئێوە لەسەر ئەو چاوم لە پیاوەتی خۆتان و لە جوانی خۆتان بۆ ڕوخاندن نەچوو بووین بۆ ڕوخاندن چوو ئێمە بۆ چاکسازی ڕۆشت بووین من لە کورساد و تۆ لێنەوە بۆ حەج خۆشی خۆتان نەبوو کە کۆتا ئەسڵی نییە باڕای چاکسازی نسبیە کاکە ینی چاکسازی ریفۆرمە چاکسازی منهجی سیاسی بەپێ علومی سیاست چاکسازی لە سیستمی ئیستیبدادی جیا لە چاکسازی لە سیستمی دیموکراسی لێرە سیستم دیموکراسی بۆیە چاکسازیە بۆیە ئۆپۆزیسیۆن هەیە زۆر سپاس دکتۆر ببوورە کاکازاد دکتۆر دێمە لای تۆ ئەڵێت چاکسازی لە سیستمێکی ئیستیبدادیە جیاوازە لە چاکسازی لە سیستمێکی دیموکراسیە ئەڵێ سیستم لێرە دیموکراسیە
تۆ تێبینی چیە لەسەرم قسەیە چونکە زۆر جار دەوترێت ئێوە لایەنەکانی دەسەڵات بە تاکڕەوی و هەندێک جار دیکتاتۆریەتیش تاوانبار دەکەن تۆمەتبار دەکەن یادگار پێشەوە من حەزەکەن تۆتالیتار یەک ڕوونکردنەوە بم ئەویشەوەیە کە هەموو جارە و تێبینە وترێت کە بۆچی معارەزا گەر بێ ئەمەلە لە چاکسازی بۆچی دانیشە لەگەڵ دەسەڵاتە ئەمە خۆی یەکەم نیشانەوەیە کە ئۆپۆزیسیۆن باوەڕی بە خەباتی مەدەنی باوەڕی بەوە هەیە کە لە ڕاستیان پرۆسی سیاسی کوردستانە بێ بچێتە پێشەوەیش بە دانیشتن و بەکۆبوونەوە دووهەمیان کە زۆر گرنگە ئەویش ژەوەیە معارەزە خاڵک لە خاڵەکانی یا پرۆژەی لە پرۆژەکانی هیچ لە بەرژەوەندی حیزبی خۆی نییە هەمووی لە پەرژەوەندی خەڵکە ئەوە من شش پاکێجەکەی ئۆپۆزیسیۆنە کە بڵێن بە کورتەکەی شش پاکێجە هەمووی چاکسازیە لە بواری پەروەردە لە بواری دادوەری لە بواری سیاسی لە بواری پێشمەرگ لە بواری ئاسایش هیچی داوای ئەوە نییە کە بۆ بەشدار نابن بۆ ئەوەی ئەو خاڵانەی ڕیستان کردووە لەگەڵ لایەنەکانی دەسەڵاتە جێبەجێ بکەن ئەمڕۆ من تاکی دەکەمەوە سەر ئەو خاڵە گرنگە ئەوی ژەوەیە کوردستان هەنگاوێک لە ڕووی سیاسیەوە چۆتە پێشەوە بە لەدایکبوونی ئۆپۆزیسیۆن ئێمە پێویستە پیر لە هەنگاوی دووهەم بکەینەوە ئەوی ژەوەیە کە چۆن ئەم خەباتە بینە پێشەوە کە ئۆپۆزیسیۆن مەدەنیتر کار بکاوە هەروەها دەسەڵاتیش بەدەم داواکانی خەڵک و ئۆپۆزیسیۆن دکتۆر داواکاری لایەنەکانی دەسەڵات بۆ ئەوەی سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن بێنە ناو حکوومەتەوە بۆ ئەوەیە ئەم مناڵە تازایی کە تۆ باست کرد لە دایک بووە تەجروبە تازایی کە تازە لە دایک بووە بکوژێت و بیمرێنێت و لەباری بەرێ ئەوە لایەنێکی تریان ئەوەیە لە ڕاستیە ئەوێ ئەو ئۆپۆزیسیۆنێک کە لە کوردستانە بیکە بە ئۆپۆزیسیۆنێکی کارتۆنی و بیکە بە ئۆپۆزیسیۆنێکی دیکۆری و پیشانی دەرەوەی با کە ئێمە هەموو هێزەکانمان لە دەسەڵاتایە و پارچەیەکێکیش با بەموو بە و لە ڕاستیشە ئەمە تەنها بەشداری پێکردنێکی دیکۆریە چونکە تۆ وەزیر تەیاتێ لە پاڵیان مدیر عام و بەڕێوەبەرایەتەکان و هەر هەمووی تەوقتەیە دکتۆر چاودێرێکی سیاسی لە دیدارێکی رادیۆیی داوتی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش بە دەردی لایەنەکانی دەسەڵات چۆن ئەڵێت بۆ نمونە دەبینی سێسەرکردەکەی ئۆپۆزیسیۆن لەگەڵ سەرۆکی هەرێمە کۆبنەوە کەس نازانێ باسی چی کراوە ئەڵێت کە نێچیروان بارزانی و بەرهەم ساڵح وەکو نوێنەری یەکێتی و پارتی سەردانی بزوتنەوەی گۆڕان دەکەن کۆنگرەی ڕۆژنامەنووسی نابەسرێت نازانێ باسی چی کراوە ئەوترێت کە ئەمڕۆم بەرنمەیە تۆمار دەکەین دوێنێ بڵین لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەرسێ لایەنەکە پێکەوە کۆبوونەوە بۆی وەڵامی ئۆپۆزیسیۆن بنەوە بڕیاریش بوو ئەمە تووڕەیی ڕۆژنامەنووسانیشی لێکەوتەوە لە هەمان کاتە تووڕەیی هاوڵاتیان هەرێمی کوردستانی لێکەوتەوە کەس نازانێ باسی چی کراوە واتە کەوتۆتە ئەو هەڵەیەوە کە کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوەدا بکات بەڵێ ئەوەیە شەفافیت نییە لە کارەکانە بە هەمان شێوەی لایەنەکانی دەسەڵات کە ئێوە تۆمەتباریانەکەن بەڵێ منیش تێبینیم هەیە لەسەر تەفاسیلی بەڕێوەبردننیە و کۆبوونەوەوانە هەروەها ئەو کۆنگرە ڕۆژنامەنووسانە کاکرێەوە ئێنە دەرەوە سلبیە با بڵێن سلبیە ئیجابیە با بڵێن ئیجابیە نەگەوەی کە بێوەڵام منیش هەمان تێبینیم هەیە کە تەفاسیل و یاخود دیتێڵی ئەو کۆبوونەوەوانە کە بێ ڕێک بخرێتەوە یاخود بە شێواز لە شێوازەکانی بکرێت بەڵام ئەوەی کە معارەزە شتێکی هەبێ لە خەڵکی بشارەتەوە نییە چونکە ئەو داواکاریانی کە بەڵام خەڵکیش نازانێ ئۆپۆزیسیۆن داوای چی کردو بەڵێ ئەزانە داوای چی کردو داوای چی کردو داوای ئەوەی کردووە کە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بگەڕێتەوە بە پەرلەمان داوای کردو هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێ داوای کردوم ئەم پاکێجان تاکە ئیهمالەکرێ داوای ئەوە کردو بڕیارانی سەرۆکاتی پەرلەمان و ناپەرلەمانەکانی هەموو لایەنەکان بە معارەزە دەسەڵاتەوە جێبەجیان کردو بڵاو بکرێت لە وەقاعەتی هەرێمی کوردستان و جێبەجێ بکرێن خاڵێکی دیکە زۆر گرنگە لەم مۆزوعی بودجەیە کە ئێمە لە ڕاستیان وایە گەشتبینن بەوەی دەسەڵات ئەم خاڵانە هەر لە گەڕانەوەی دەستور و هەموارکردنەوەی دەستور و مەسلەی یاسای سەرۆکایەتی هەرێم و هەموو خاڵانەی کە باست کرد گەشتبینن ئەم جارە بەوەی کە دەسەڵات بێتە پێشەوە ئاماژەکان پێمان لەن نەخێر کاکازات زۆر بە کورتی وەڵام بیتەوە چکە کاتی پرسیاری میوانەکان بەسەر چاو ئەڵێت ئاماژەکان پێمان ئەڵێن نەخێر کە دەسەڵات نایەت بەدەم ئەم داوایانەوە ئەکرێ یەک پاسایی ئەو بێنمەوە زۆر بە کورتی ئەم بودجەی کە ئێستا لە پەرلەمانە ئاگوزارێ ئەگەر دەسەڵات بڕیاری بودجە ژیانی قوتی ئەم خەڵکەیە ئەگەر بڕیار بێت دەسەڵات لە خەمی خەڵکە ئایا لە خەمی بودجانیە من یەک نمونەیەنمەوە و نمونونەکانی ترواز لێنم کە راپۆر ژووری توێژنەی ژووری ئابووری بزوتێن گۆڕان بەردەوام ئەم چەند ڕۆژە خەریک بووە پارەی 1970 پرۆژە کە پار خەرج کراوە بۆی خەرج کراوە جێبەجێ نەکراوە کە بڕەکەی 2 تریلیۆن و 762 دینارە ئەم بڕێز لە ساڵ6 بودجەی پاری حکوومەتی هەرێمی کوردستانە پرۆژەکانی پێ جێبەجێ نەکراوە پارەکەش دیار نییە ئەم ساڵی ژۆ پارەیە جایەکتر سەرف کراوەتەوە بۆ پرۆژانە بڵێ کاکاس باشە ئەگەر حکوومەتێک دەستگایەک دەسەڵاتێک 2 میلیارد دلار زیاترە
بەڵێ 2 تریلیۆن و 662 دینار نزیکەی 2 میلیارەکە 2 میلیارد دلار 662 میلیارد دینار ببوو میلیار یا تریلیۆن تریلیۆن و 662 میلیارد دینار کاکازات ئەڵێت ئەمانە ئاماژەکانن کە پێمان زیاتر لە 2 میلیارد دلار کە پارەکان کەس نازانێت چی بەسەر دێت ئەم ساڵ پارە بۆ پرۆژە سەر دەکرێتەوە جێبەجێ ناکرێت ساڵی دوایەوە شەر سەرفەکە اینجا پرۆژەیەکی هەڵەیەکی تەکنیکی نییە 774 پرۆژە لە ساشەشی بودجە دیار نییە ئەڵێ خرجکرا لە بواری ترا بەبێەوەی بوارەکەمان پێ بڵێ کاکازاتەکانیەوە بۆ دووبارە ناکەن بۆ لای مختصەکان ئیشکال مچیای ئیشکالم لە بنیەتی و ستراکچەری ئۆپۆزیۆنە هەیە ئۆپۆزیۆن یەک نمونەهەیە عالمی لەسەر ئۆپۆزیۆن وەکو پاڵتۆ ڕەشەباکە وایە پاڵتۆیەکە لە بەرایە ئەو ئەوڵێ ئەمە 2 میلیارد ئەوەنە پارەی خەڵکە ئەوەنە پارەی خەڵکە کە دیار محکمەی مناکەی کوڕی چاکم یا کوڕی خراپ میان محکمەی ئەو ژمارەیەکەی محکمەی ئەوە دەکەم تۆ منهەجیان هەڵیت تۆ ئوستازی دکتۆر ئۆپۆزیۆن پاڵتۆیەک بە ئەمە تەشبیهەکە پاڵتۆیەک لەبەر کەسێک هەیە چی باو ڕەشەبایە بە زۆری لی ناسەنێ بە تۆزێک تیشی خۆر و گەرمایی پاڵتۆکە داکەنێ ئۆپۆزیۆن هەبێت تیشکە خۆرە گەرمایەکە بێ ئۆپۆزیۆن نابێ بە هەڕەشە نابێ بە زۆر ئەو بڕەپارەیە بێدەنگ بنێتی بە ئەو بڕەپارەیە نەبێت بێدەبن ئێستا مناقەشێکی جوان لە ناو پەرلەمانە بودجەنیە نەخێر بوونیە ئەو مناقەشە لایەنی ئۆپۆزیۆن نایکات نێناوەتە ناو ساحەکەوە ڕووی سپی بێ ئیشێکی جوانی کردووە دەستخاتە سەغەرات دەستگیرێت با بە جوێ ناگیرە ناتوانێت ئەوتانە ئێستا پەرلەمانی دەسەڵات دەڵێمە بە زۆری ئەم بجێتی نەخێر تێ ناپەڕێ بوو آخر بە قوربانی تۆ هێشتا کۆی پەرلەمانەکان کەشتەوە پێش کەسە پێم وایە 6 کەسی قسەی کردووە دەمان ڕەبل لێنین بۆ دوو بەیانی عەفون کەس خوا دکتۆر جان بکەین بابەجان بەڵ ڕۆژە دوو جارە بجێتە ناو پەرلەمانەوە لەسەر دەوی دوو کابینەکەی دکتۆر بەرهەما ئێستا و ئەم بودجێ هەنانە پەرلەمانەوە قسەکرد لەسەری یەکێکە لە کارە جوانەکانی ئۆپۆزیۆن من لێرەوە تاوێ دەستخۆشیان لێکم مناقەشەی بکەن سەغەراتی نێڵن ئیشکاری نێڵن پار ساڵی شاتە ناو پەرلەمانەوە بەڕێکرا نا پار ساڵی شات ناو پەرلەمانەوە نەخڕەخنەی لێ گیرا با بڵین ئیزافە خرایەتە سەری لێلا برا حەسف کرا من دوایش تێپەڕێنرا من لە ڕقەمەزانم ئەو تریلیۆنان ڕاستن یاوانیان چی بەڕێز ئەتوانین دەگەڕێت ئەم قسانەی ئەوەی ئێمە من هاتین بۆی حکومەتی بنکە فراوان بەڵێ 2 تریلیۆن سازیە قسەکەی من گەڕەبتی پێمەوە بۆی بزانین پێ دەڵم ئەم دیالۆگەی کە ئێستا چێ هەیە لە نێوان دەسەڵاتدار فەرمانڕەوا و ئۆپۆزیۆنە دیالۆگی باشە دەستیان خۆش ئافرین 100 دیالۆگ باشترە لە لوتکردن لە یەک من پێم وایە بە کۆتایی بە حیوار بە دیالۆگ جیاوازیەکان کۆتایی نایە ململانەکان کۆتایی نایە لەبەر ئەوە من ناڵێم یعنی مەسەن تۆ پێ ئیسا ئۆپۆزیۆن ئەجندەی 100 پلەی هەیە ئەگەر ئۆپۆزیۆن بەتەما بێ ئەم 100 پلەیە بێتە ناو پەرلەمانەوە و ئەم 100 پلەیە بەربەڵی لێ نەیە بەنەوەی بێت نێتە خوارەوە جێبەجێ بکرێ ئەی بۆ ئێمە انتخاباتمان کرد وای لێ من دەبێنم کاکە دکتۆری برا گەورم من بەرنامەی خۆم هەیە و من مەهەرجی خۆم هەیە گەر وەڵامی ئەوم بیتەوە حکوومەتی بنکە فراوان ئەتوانێت چاودێر و ڕقیب بێت بەسەر ئەو لە شەشەی بودجە و نەهێڵێت حکوومەتی بنکەفران نەکەرەوە حکوومەتی بنکەفران ئەتوانن نمونەی جوان لە دایرەیەکەوە بۆ مدیرێکی عام بۆ قایم قامێتێک بۆ ناحێک بۆ زارێک پێشەش سەحلم بین و زەرب لێ شکەبین کام هەموو نمونە جوانە ئەهێنێتەوە کاک ئازاد ئێوە بۆ بەشدار نابن کاتوانێت چاودێر بێت بەسەر ساشەشی بودجە و چیتر دکتۆر خوا برا گەورم باز رقم بین ئەمە دوو بنێ من بۆ خۆم لێ نازانم و بە خۆش من ڕنابینم بڵم ئەمە دوو نییە و 3 میلیۆنەوە ئەوەیە وانەیە ئەو خۆتان و ژووری گۆڕان و نیوەی ئابووری باوەڕ سازادیان کورە باشە نیوەی خاتری تۆ من هیچی لێ نازانم ملیارەکەی تری کووە کاکە زۆر شت لەسەر ئەوە بڵاو کلاتۆ لەم 2 ڕۆژە ئەوەی متابعەکەم ئەستا وەهمیە وانیە بۆی کاتی دکتۆر ژووری توێژینێ ئابووری بزنێ گۆڕان دەیان جاروتی بە وەزای دادگا فەرمومان بەندە دادگا بۆ ئەگەر ئەم ژمارانە غەڵەتە بۆ من ڕوونکردنەوەکەی داراییم لە میدیا گوێ لێبێت ڕوونکردەکانی دارایی من لەبەرەوەی ئێستاش ئەو حەقە بە خۆم نام لەوە لەو عزوویەکەم لە ناو فەرمانڕەوانە و دەسەڵاتە بڵێم 100 ڕاستە بەڵام ڕوونکردنەوەکەی دارایی بەڕاستی خەڵکی مختصیوێ من پێم خۆشە ئەم ژمارە لە پاشکۆی ئابووری ڕۆژنامەی هەوڵاتیە بڵاو بێتەوە باشە بۆ ڕۆژنامەکەیان بەدەگا ئەگەر هەڵەیە خۆ مەسەلە هەڵەجا مەسەلە هەچکار هەڵکات تۆ ئەگەر تۆمەتە مەسەلە تۆمەت یان کەسانە نەیاوەتە دادگا بە تۆمەت و بەساڵی هەڵا دکتۆر ئەمە مۆزوعێکە ڕەبتی بە خەڵکی مختصەوە هەیە من هاتووم بۆ بەشداری تۆ لە ناو حکومەتی بنکەفراوان ئەمە ئیجابەکەی دکتۆر گەروەڵامی ئەوەم ژمارە نازانم گەروەڵامی کاک ئازاد وتی حکوومەتێکی بنکە فراوان ئەتوانێت چاودێر بێت بەسەر
ئەم 16 ئەتوانێت دوا بکات چیتر ئێوە هەر لە دەرەوەی لایەنەکانی دەسەڵات نەڵێن وڵا ئەمە تێپەڕێنرا و بە قسەمان نەکرا و گلەیەکانمان لە بەرچاو نەگیر ئەو کاتە خۆتان لە ناو وەزعەکەن خۆتان چاودێری وەزعەکەکەن بۆ بەشدار نابن لەکوێی دنیا هەیە لە ڕووی زانستیەوە حکوومەت چاودێری بوجە بکە ئەو شتاس وەساسی نییە تۆ ئەچیتە بەرپرسیارەبی لە وەزارەتێک ئەتوانی تەنها چاودێری بوجێ ئەو وەزارەتە بکەی ئەگەر پێت وترابێ ئەسڵن بەڵام ئەوتێت وەکو ئەو گەندەڵەکان لە ناو وەزارەتەکانی ئەو حکوومەتەن دێ ئەو برادرە گەندەڵانەی کە ئەو کاراناکەن تۆ لەسەر کورسی وەزارەتیش دانیشی لە پشتەوە هەرێکن و هیچ دەسڵاتێکش بەسەریانانیە تەنها ئەوە نەبێ عیبدارە بیت و بۆیان ئیمزاکەی ئەمە شتێکی ڕوونە ئێستا لە چەند ساڵە بڕیاردراوە سندوقێکە بێ بۆ نەوت مامۆستا ئازاد لە بیرتە چەند ساڵە بڕیاردراوە کوا سندوق پارەی نەوت گەورەترین داهاتی هەرێمی کوردستانە بۆ کوێچێ تۆ ئامادەنیت وەکو دەسەڵات تەنها ئەم ڕاستیە بە نەک بە ڕایگشتی تەنها لە ژووری داخراوە بە سەرکردی حیزبەکانیشی بڵێ هیچ شەفافیتێکت نییە لە مەجای گەورەترین داهاتی ئەم وڵاتە من خۆم خەڵەتێنم بڵێم تۆ دێی ئیسلاحەکەی باش ئەگەر ئیسلاحەکەی منە بۆ چییە تۆ ئەتەوێ مەسەلەن ئیسلاح پرۆژەیە ئیسلاح شخصە ئیسلاح شخص نییە ئیسلاح پرۆژەیە تۆ پاکێجی گەورە و جوانت لەلایەن ئۆپۆزیسیۆنە دراوەتێ کە ئەوە ژێرێکێکە لە شانازەکانی ئۆپۆزیسیۆن یەکێ بوو لە شانازەکانی حەڤەی شوبات و ئەو شەقامەکە وای کرد سەرۆکیێرێن بڵێ پێویستمان بە ئیسلاحە هەموو حیزب بڵێن پەرلەمان بڵێ دوای شێمووی بە باچ و هیچ زۆر بە کورتی دکتۆر پرسیاری میوانەکانە زۆر بە کورتی وەڵامم بیتەوە ئەو قسەیە ڕاستە کە ئیسلاح و چاکسازی تاکتیکە نەوەک پرسێکی استراتیژی و مەسلەیەکی استراتیژی لە هەرێمی کوردستان بە دڵنیایی وایە چونکە بۆچی بنیادەکە ڕێگا بەوە نادا یعنی بنیادێکی ئیفلیجە وا ئەم حکوومەتە تعقید بۆ بەسەریەکە گرفتەکان وا ئالۆز بوون ئێستا گرفتەکان گرفتی کۆمپانیای تیجارین گرفتی بەرژەوەندی شخصی ئابووری و تیجارین نەک گرفتێکی سیاسی حتا کێشەی نێوان دوو حیزبی دەسەڵات زۆربەی هەرە زۆری ئەتوانێ بە درۆم خاتەوە مامۆستا ئازاد زۆربەی هەرە زۆری کۆمپانیا تیجاریەکانن کە تەمسیلی ئەو دوو حیزباکەن لە هەر شوێنێکی سیاست و تیجارەت دەستیان کردە ملیەک ئیترەوە پیستری شوێنی گەندەڵیە ئیتر ناتوانانی لەو زیاتر ناوی شتری بینی بینەرانی عزیز چەند پرسیارێک لە میوانەکان وەرەگرین و گفتووەکەمان بەردەوامە بێت لێرە چەند کەس پرسیاریەیە یەک دەستی تەواو بەرزکەنەوە 4 کەس لێرە 6 کەس دا لێرە 1 2 3 4 5 15 هینە ناتوانن یەک پرسیار زیاتر ئارەوەڵە چکە تەجروبەی بەرنامەی پێشوو ڕێگاماندا چەند پرسیارێک بکرێن نە ئێوە توانیتان ینی نە میوانەکان توانیان وەڵام بنەوە نە ئەوانیش وەڵامیان وەرگرتەوە و زۆر گلەیشمان لێکرا بۆیە ناچارین زۆر جار پرسیاری دووبارەش تکا ئەەکەم سپاسانەکەم ئەگەر هاوڕێکت پرسیارێکی کرد پێویست ناکاتەوە بیکەیتەوە هەمووی لەبەر خااتری ئەوەی مناقەشەیەکی زیاتر بکەین و تەوەرێکی زیاتر بخەینە ڕوو سپاسانەکەم کاکاسۆگیان ئەو مایکەش پێی بە گیانەکەم زۆر ئاساییە باشتریش کاتەکە ئەزانێت یەک لەحظە چکە گیان چەند دەقەمان ماوە لەم بەشە ئەها واتە کە میوانێکیان پرسیارەکەی تەواو کرد یەکسەر بیا بەوەی تەنیشتی بۆی پرسیارەکەی بکات و نەوەستێ ناوی خۆتانەڵێن و پرسیارەکەشتان بزان بۆ کێیە ئەوە دکتۆر محەممەدا ئەوە کاک ئازادە نوێنەریەکیەتیە ئەمۆکو نوێنەری گۆڕان هاتۆ دکتۆر موسەناش وەکو نوێنەری یەکگرتووی ئیسلامی هاتۆ ئەگەر پرسیاریشان بۆ برادرانی پارتیە توان بەغیابی بیکەن گیان ئەیتر وڵا حەزەکەم پرسیار بکەن بۆ ینی معنای نییە لە بەرنمەیەکە ئامادە نەبن گیان گوێم لێتە چێڵی گیان ئەلو ئێمە حازرین باش فەرموو من محەممەد ڕسوو عەبدوڵڵا خوێندکاری کۆلێژی تەکنیکی سلێمانی پرسیارم ئاراستەی بەڕێز کاک دکتۆر محەممەدە پرسیاری لە پێناسەی حکوومەتی بنکە فراوانی کرد ئایا سەردانەکانی بەڕێز کاک دکتۆر بەرهەم و نێسروان بارزانی ئایا پێناسەکە ئەپێچێ بەو شێوەیە کە جەنابەت باسی ئەکات بەو شێوەیە ئایا حکوومەتی هەرێم لە قەیراندایە پرسیارەکەم کۆتایەوەیە پرسیاری دووەمان ئاراستەی بەڕێز کاک دکتۆر موسەناکەم ئەڵێ حکوومەتی هەرێم ئەفلیجە کە ئەفلیجە ئایا ئۆپۆزیسیۆن دەتوانێت ئەم ئەفلیجە
حکوومەتێرم لە فلیزیە ڕزگاری بکات کۆتا پرسیاریشم بۆ بەڕێز حکوومەتی هەرێم بەڵێ بەڵێ سێم پرسیارم ئاراستی بەڕێز کاک دکتۆر ئازادە ئایا نیازی دەستەڵات هەردوو حیزب سەرۆکیەکە یەکێتی و پارتی ئایا نیاز پاچی بڕیاری کۆتایی نیاز پاچیان بەرامبەر ئۆپۆزیسیۆن چییە؟ سپاس دەست پێ بکەین فەرموو نانە تۆنا من هاوکار ڕەفیق کاک محەممەد پێم وابێ کاک محەممەد من هاوکار ڕەفیق خوێنکاری زانستە ڕامیارەکان پرسیارێکمەیە بۆ کاگازات چەند جارێک ئاماژەی بە مەهامی نەتەوەی کرد من پرسیارەکە بۆ شازەکەم ئایا باڵادەستبوونی هێزەکە ئەوای باڵادەستبوونی پێگەی حکوومەت دێ یاخود دەسەڵات نابێتە هۆکارێک بۆ ئەوەی کە کۆمەلگای یاخود نەتەوە لاوەسکە یاخود ئەوەندەی کار بۆ قایمکردنی دەسەڵات دەکرێت ئایا کار بۆ کارێکی واقعی و کردەی بۆ مەهامی نەتەوەی یاخود بۆ پرسی گرنگی نەتەوەی کراوە کەوکو ئێمەش بتوانین خاوەنی زمانێکی یەکگرتو یاخود هێزێکی سەربازی یەکگرتو تەنانەت ئابوورێک یەکگرتوش بین. پرسیارێکی ترم بۆ دکتۆر محەممەد ئایا کۆبوونەوەی هێزە سیاسەکانی ئەمڕۆی کوردستان لە لیستێکی یەکگرتووە ئایا ئەمە بۆ پاراستنی مەسلحەتەکانی ئەو نخبەیە کە حکومڕانن یاخود هەڵگری عقلانەتێکی سیاسی و پێگەیەکی سیاسین لە کوردستاندا و تو ئاماژەیەکت کرد وتە دێمە ناتوانین بە شوازێکی مەدەنیانە وەڵامەکانمان وەربگرینەوە ئێگەر نتوانێت بە شوازێکی مەدەنیانە چەندین پرۆژەتان قسەوتە بەردەم هەڵوێستی ئێوە چیە بێ سپاس ئاکۆ من خوێنکاری زانستە ڕامیارەکان پرسیارێک بۆ مامۆستا ئازاد و دکتۆر موسەناش دەتوانێت جوای باتەوە جیاوازی چیە گەر حکوومەت بن کە فراوان بێت یان هەر جۆرێکی تر لە کاتێکا کە حکوومەت ئامادە نەبێت گوێ بە داوای کۆمەلگاکەی بگرێت و ئامادە نەبێت هیچ ئیرادێکی نەبێت بۆ چاکسازی بەداخەوە ئێمە گەلانی ڕۆژهەڵات زۆر بە هەڵە لەمانەی دیموکراسی گەشتوین دیموکراسی تەنها ئازادی ڕادەربرین و هەڵبژاردن نییە بەڵکو یەکێ لە بنەما گرنگەکانی لێپێچینەوەیە کاتێک کە سزا پێشێلەکرێت ئایا کەس هەیە لێ پێچینەوە لەو کەسانە بکرێت بەداخەوە لە کوردستان بە هیچ جۆرێک لێ پێچینەوە نییە تەنانەت پاداشتیش بۆ کەسە دڵسۆزەکان نییە و من پێم وایە ئەوەی کە کوردستان پێویستێتی پلان و بەرنامەیەکی هەمەلایەنە بۆ ڕزگاربوون لەو نەهامەتی و زەلکاوی کەتی زۆر سپاس دا لە ژێر ناونیشانی هەر حکوومەت و هەر دەسەڵاتێکدا بێت زۆر سپاس بەڵێ بینەرانی ئازیز ناوبڕێک وەرەگرین و بە پرسیاری میوانەکان بەردەوامە بین لەگەڵ